بینەرانی ئازیز ئەم کاتەتان باش وەکو دەزانین نەوجەوانان توێژێکی گرنگن لە کۆمەلگادا و باشبوون و چالاکبوونیان بە شێوەیەکی ئیجابی بە سەر داهاتووی هەموو وڵاتێکدا دەشکێتەوە. تەوەری ئەم جارەی بەکراوەی تایبەتە بە قسەکردن لەسەر نەوجەوانان چ لە ناو خێزان و کۆمەلگادا بێت یاخود لە ناو گرتوخانە و خانەکانی چاکسازی. خێزانی کورد تا چەند توانیوێتی مامەڵەیەکی دروست لەگەڵ نەوجەواناندا بکات و لا داواکاریەکانیان تێبگات و گۆڕانکاریە جەستەیی و هزریەکانیان لەبەرچاو بگرێت. بۆچی لە کۆمەلگادا بە چاوی کەم دەڕواندرێتە نەوجەوان و هەمیشە دەوترێت لێی مەگرە هەرزەکارە؟ ئایا تاکەکانی کۆمەلگا بۆ خۆیان هۆکارێک نین بۆ ئەوەی نەوجەوان تووشی هەڵە و ڕەفتاری نەشیاو بن؟ بەرپرسێکی مافی مرۆڤ دەڵێت گەنجان لە گرتوخانەکاندا گێچەڵی سێکسیان پێدەکرێت. دەپرسین کەواتە گەر لەسەر جادە بن باشتر نییە لەوەی لا گرتوخانەکان ڕوبەڕووی سوکایەتی و شکاندن ببنەوە؟ ئایا ئەو نەوجەوانەی لە کاتی ئیشکردندا تاوانێک دەکات تاوانکارە یان تاوان لێکرا و قوربانی؟ تا ڕۆژی ئەم ڕۆژمان کاتێک کەسێکی خوار تەمەن 18 ساڵ تاوانێک دەکات لەگەڵ کەسانی تاوانبار بە دەستدرێژی سێکسی و کوشتن و بازرگانی و بەکارهێنانی مادەی هۆشبەردا زیندانی دەکرێن. ئایا لایەنە بەرپرس و پەیوەندیدارەکان پەیان بەو مەترسیە بردووە کە لە کاتی دانانی نەوجەوانێک و کەسێکی گەورەدا لە یەک زیندان دێنە ئاراوە؟ لە بەرنامەی ئەمڕۆدا باس لە خانەکانی چاکسازی نەوجەوانانیش دەکەین و هاوکات باس لە دۆخی نەوجەوانان دەکەین لە دوای ئازادکردنیان و گەڕانەوەیان بۆ ناو کۆمەلگا کە ڕوبەڕووی چەندین تانە و تەشەر دەبنەوە و شارەزایانیش ڕایان وایە جارێکی دیکە هەرتاکەکانی کۆمەلگان نەوجەوانان هان دەدەن بۆ ئەوەی خراپتر بن و بیر لە چاکبوون نەکەنەوە. بینەرمان بن. بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت وەکو لە پێشەکی بەرنامەکە ئاماژەم پێکردتەوەری ئەمڕۆی بەکراوەی تایبەتە بە قسەکردن لەسەر نەوجەوانان کە توێژێکی گرنگی کۆمەلگان و لە ئێستادا زۆر جار دەبیستین و دەبینین باس لەوە دەکرێت کە لەسەر جادەکان بڵین دەسوڕێنەوە و دەستگێڕی دەکەن و ڕوبەڕووی چەندین سوکایەتی دەبنەوە و فێری چەندین خۆی خراپ دەبن و پاشانیش کاتێ دەستگیر دەکرێن جێگایەکی تایبەت نییە بەوان بۆ ئەوەی بەو شێوەیە کە پێویستە مامەڵەیان لەگەڵدا بکرێت. بۆ ئەم بەرنامەیەش میوانداری مامۆستا ئاراس ناسر ساڵحمان کردو بەڕێوەبەری خانەی نەوجەوانانی سلێمانی. زۆر سوپاس. میوانی دوو هەمیشم کاک سەروەر کەریم سعیدە کە توێژەری دەرونی و چالاکە لە بواری کار لەگەڵ نەوجەوانان و میوانی سێهەمیشم کاک بەرهەم ڕۆف عەلیە وەکو پارێزەر لە بەرنامەکە ئامادە بووە. هەروواجی خۆیەتی کە سوپاسی و میوانە عزیزانە بکەم کە ئەرکیان کێشاوە و لە بەرنامەکە ئامادە بوون. مامۆستا ئاراس جەنابتان وەکو بەڕێوەبەری خانەی نەوجەوانانی سلێمانی بۆ پرسیاری دەستپێک و سەرەتا دێمە لای تۆ با بەرچاوی بینە ڕوون بکەینەوە کە ئەڵێن نەوجەوان مەبەستمان لە کێیە و کێ دەگرێتەوە نەوجەوان؟ بڵێ نەوجەوان لە ڕووی قانونی و ئەو کەسانە ئەگرێتەوە کە تەمەنیان لە نێوان 11 ساڵ بۆ 18 ساڵایە، بەڵام ئەگەر ئێمە لە ڕووی زانستی یا لە ڕووی با بڵێن ئەسترۆپۆلۆژی یا لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە باسی با بڵێن نەوجەوان بکەین، ئەتوانین بڵێن نەوجەوان قۆناغێکە لە قۆناغەکانی ژیانی ئینسان کە ئەتوانین پێی بڵێن خەتەرترین یان ترسناکترین قۆناغی ژیانی ئینسانە، لەبەرەوەی ئینسان لەم باڵین لەم قۆناغەیە لە قۆناغی مناڵیەوە یا لە تەمەنی مناڵیەوە تێپەڕێ بۆ تەمەڵی گەشەکردن یان ڕاشت بوون و لەم قۆناغەیە بە کۆمەڵێک گۆڕانکاری زۆر خێرایە تێپەڕێکە. ئەو گۆڕانکاریانە گۆڕانکاری جەستەیی، فسیۆلۆجی، گۆڕانکاری عقلی، گۆڕانکاری کۆمەڵایەتی، گۆڕانکاری دەرونیە کە هەریشێک لەمانە کاریگەری خۆیان هەیە لەسەر نەوجەوان و تەسنیف لە ڕووی با بڵێن سایکۆلۆژیەوە بۆ نەوجەوان جیاوازە لەو تەسنیفەی کە لە ڕووی قانونیە لە ڕووی یاساییەوە بۆ نەوجەوان ئەکرێ، وەکو باسمان کرد لە ڕووی قانونیەوە کە کاکبەرەم زیاتر دەزانێت لە تەمەنی 11 بۆ 18 ساڵ دیاری کراوە بۆ نەوجەوان، بەڵام لە ڕووی دەرونیەوە ئێمە سێ قۆناغمان هەیە لە قۆناغی نەوجەوانە کە قۆناغی یەکەمیان قۆناغی 11 بۆ 14 ساڵیە کە ئەمە قۆناغی یەکەمی پێوترێت، کەواتە لە 11ەوە پێی دەوترێت نەوجەوان. بەڵێ قۆناغی 11 یان قۆناغی یەکەم یان ئەوەلی بۆ نەوجەوان کە لە تەمەنی 11 بۆ 14 ساڵیەوە دەست پێکات کە ئەم قۆناغە تەنها کۆمەڵێک قۆناغی فسیۆلۆجی یان جەستەییە لە کەسەکەیان ڕوئەیە و قۆناغی دووهەم
قۆناغی با بڵێن تەمەنی 14 ساڵی بۆ 18 ساڵیە کە ئەم قۆناغی دووهەمی پێ ئەوترێت کە گەشەکردنی قۆناغی یەکەمە یان گەشەکردنی با بڵێن گۆڕانکارە جەستی و فسیۆلۆجیەکانە. قۆناغی سێهەم قۆناغی ئەتوانین بڵێن با بڵێن نەوجوانی یان هەرزەکاری یان قۆناغی با بڵێن کۆتایی یان متەئەخیرەی هەرزەکاری یان نەوجوانی پێوترێت کە ئەم قۆناغیان لە تەمەنی 18 ساڵی بۆ تەمەنی 21 ساڵی دەست پێ ئەکات و ئەم قۆناغیان قۆناغی چۆنەڵی جێگیربوونی سلوکە یان تەسەڕوفاتە یان هەڵسوکەوتی کەسەکەیە و ئێمە ئەتوانین بڵێن لە ڕووی سایکۆلۆژیەوە ئەم قۆناغانی کە ئێستا باسمان کرد هێشتا قۆناغی تەواوبوون یان کامەڵبوونی قۆناغی هەرزەکاری نییە بگرە لە هەنێک کەسا ئێمە تا 10 ساڵی تریشمان پێویست دەبێت تا هەنێک کەسێ قۆناغی هەرزەکاری بەجێیاڵن یان قۆناغی هەرزەکاری تەواوەکەن چونکە ئەم قۆناغانی کە باسمان کرد هەمویان قۆناغی گەشەکردنن هیچیان قۆناغی کامەڵبوون نییە کەواتە قۆناغی کامەڵبوون زۆر جار 10 ساڵ دوای ئەوەشی ئەوێت کە با بڵێن ئەکاتە تەمەنی 30 ساڵی تاکو ئەم کەسە کەس ئەبێ بە کەسێکی کامل و لە قۆناغی هەرزەکاری یان قۆناغی نەوجوانی کۆتاییەت. بەڵێ سوپاس کاک بەرەم دێمە لای تۆ بۆ زیاتر بۆ قسەکردن لەسەر لایەنە قانونیەکە و لەبەرەوەی ئێمە پێمان خۆش بوو کە لایەنی حکومیش لە بەرنامەکە حزوری هەبووە بەڵام وەکو هەمیشە بە پاساوی جیاجیا ئامادە نەبوون لە بەرنامەکە بن دەمەوێت بزانم نەوجەوان لە ڕووی یاسا و لە ڕووی قانونەوە مافەکانی چین؟ بڵێ سوپاسدانەگەم سەرەتا پێشەوەی وەڵامی پرسیارەکەی بەڕێز ببەمەوە ئەمەوێ منیش بە خێرایی تیشکێک بخەمە سەرەوەی کە نەوجەوان بەچی ئەوترێ نەوجەوان لە ڕووی یاساییەوە. تاوان ئێمە قانونی یاسای چاودێری نەوجوانانمان هەیە کەم قانونە ژمارەکەی 76 لە ساڵی 1983 لە حکوومەتی ئەو کاتێ عێراق لەلایەن مەجلیسی قیادی سەورەوە دەرچووە چەنە ئەو قانونانە کە دەرچوون لەلایەن خەڵکی یاساناسەوە دەرچووە زۆرێک لە خەڵکی خۆمان لێرە گلەی لەوە زیاتر ڕەبتی بە ڕژێمەکەەوە نییە. بەڵێ ڕەبتی بە ڕژێمەوە نییە و جۆرێکیش خەڵک کە سەیری یاساکاکە لە سەرەتاوە ئەڵێ لەلایەن ئەوە دەرچووە زۆرێک لە هاوڵاتیان داوای گۆڕینی ئەو یاسایانەکەن و ئەم یاسایانە کۆن و منەمەوێ لێرە ئەو فرسەتە بقۆزمەوە بەوەی کە ئەم یاسایانە هەر هەمووی لەلایەن خەڵکی یاساناس و ئەوانەی کە پسپۆر بوون لە بواری یاسا دەرچوون ئەگەرنا هەر بە ناوی ئەوانەوە دەرچوانە خەڵکی یاساناس دەری کردووە ئەم قانونە یەکێکە لەو یاسایانەی کە ئەتوانین بڵێن یەکێکە لەو یاسا باشانەی کە دەرچوون لەو کاتە لە ساڵەکانی لە هەشتاکانە دوو یاسای زۆر باش دەرچووە. یاسای یەکەمیان یاسای چاودێری ناکامەکانە کە لە ساڵی هەشتا دەرچووە و هەروەها ئەم یاسایی چاودێری نەوجەوانان کە لە ساڵی هەشتاوسێ دەرچووە. ئەم دوو یاسایە دوو یاسایی زۆر چاکن کە یەکێکیان کە ئەویش یاسای چاودێری ناکامەکانە. ئەم یاسایە ڕۆڵ و دەورەکەی ئەوەیە کە هەوڵەیە ئەموالی قاسر بپارێزێ یعنی ئەو کەسی کە 18 ساڵی تەواو نەکردووە. بەڵام ئەم یاسایی کە ئێستا باسیەکەین کە یاسای چاودێری نەوجەوانانە ئەم یاسایە هەوڵ ئەیە نەوجەوان نەکەوێتە ناو تاوانەوە لە ڕێگەی ئەو ئەساسان ئەو بنەمایانی کە لە یاساکە باس کراوە و هەروەها ئەگەر کەوتیشە تاوانەوە چۆن هەوڵ با چاکسازی لەم حەدەسا لەم نەوجەوانە بکە بۆ ئەوی جارێکی تر بگێڕێتەوە بۆ ناو کۆمەلگە و بیگونجێنێتەوە لەگەڵ کۆمەڵگە. کاک بەرەم بەنسبەت یاساکەوە بڵین یاساکە کاری لەسەر ئەوە کردووە کە پێش ئەوەی تاوانێک بکات ئەو ڕێگا چاری داناوە یاخود ڕێگا و ڕێنمایی داناوە بۆی نەکەوێتە تاوانەوە و بەڕای تۆ ئەم یاسایە ئەتوانێت نەوجەوان لە کاری تاوانکاری دوور بخاتەوە؟ لە ڕاستیە ئەگەر بێت و بگەڕینەوە بۆ هەموو مادەکانی ناوی یاساکە ئەتوانم تا ئەندازەیەکی زۆر بڵێم بەڵێ بەمەرجێک ئێمە لێرا لە ڕاستیا گرفتەکە لەوایە ئەو هەموو مادە قانونی کە لەلاو ئەم یاسایە هاتووە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە ئەو بەش و ئەو ئەقسامانی کە لە یاساکە باسکراوە نەکراونەتەوە. ئەگەر نا بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێز شتێکمانەی پێوتری ئەلیکتیشاف ئەلموبەکر واتە تۆ پێش ئەوەی نەوجەوان هەنگاو بنێ بۆ تاوانکردن تۆ بێ دیراسی کەسایەتی بکەی بۆی نەکەوێتە ناو تاوانەوە کە ئەوە پێویستە لە ڕاستی یاساکە باسی ئەوەی کردووە کە وەزارەتی تەندروستی پێویستە بەشێک دیاری بکە وەرنا ئەو بەشە کۆمەڵێک لە توێژەری کۆمەڵایەتی تایە ئەو توێژەرە کۆمەڵایەتیانە ئەبێ سەرپەرشتیار هەر کەسێکیان دیاری بکرێن بۆ ئەوەی لە ڕووی نەفسی و عەقلیەوە بکۆڵنەوە
لەو توێژانەی کە بە شێوەیەکی گشتی لە خوێندنگاکانە بە هەموو ئاستەکانیەوە کە هەرچەند لە ڕۆژی ئەمڕۆیە ئێمە توێژەری کۆمەڵایەتیمانەیە لە خوێندنگاکانە بەڵام ئەو توێژەری کۆمەڵایەتیانە بە پێی یاسایەک لەلایەن وەزارەتی پەروەردەوە دانراون پەیوەندی بەم یاسایەوە نییە. بڵێ ئەی بە نسبەت مافەکانی نەوجەوانەوە بڵێ مافەکانی نەوجەوان چین کە تا ئێستا ئێمە وەکو تاکێک لەم کۆمەلگایە درکمان پێ نەکرد و ڕەنگە پێشێلیشمان کرد بێ بەبێەوەی بە خۆمان بزانین. بڵێ لە ڕاستی ئەتوانم بڵێم مافەکانی نەوجەوان هەر لە خودی دەرچوونی یاساکەوە دروسە بێت چونکە ئێمە ئەگەر بگەڕینەوە پێش ئەوەی ئەم یاسایە دەرچێت لە ساڵی 1969 کە یاسای زادانی عێراقی دەرچووە پێشتر ئەو مادانەی کە تایبەت بوون بە نەوجەوانەوە لەناو ئەو یاسایە باسکرا بوون بڵێ لەناو ئەو یاسایە باسکرا بوون دوای ئەوە یاسای ژمارە 64 ساڵی 72 دەرچوو ئەمەش یاسای نەوجەوانان بوو بەڵام کۆمەڵێک فەراغی قانونی تیا بوو دواتر ئەو یاسایەش هەڵوەشایەوە بەم یاسایی کە ئێستا بەرکارە یاسای هەشتاوسێ ئەو فەراغ قانونیانە چارەسەر کرا بوو. بەڵێ پێم وایە ئەم قانونە وەکو پێشتریش ئاماژەم پێ یاسایەکی زۆر باشە بەمەرجێ وەکو وتم ئەو موادە قانونیانی کە لەناو یاساکە هاتووە لە پراکتیکا جێبەجێ بکرێ. مافەکان وەکو باسم کرد هەر لە یاساکەوە مافەکان دروسە بن بۆ نمونە لەناو یاساکە کۆمەڵێ مافی زۆری یاوە بە نەوجەوان لەوەی کە بۆ نمونە نەوجەوان بە هیچ شێوەیەک کاتێک ئەگەر تاوانێک کە نابێت تەوقیف بکرێ ئیلا مەگەر بێت و ئەگەر تەوقیفیش بکرێ ئەبێ بە مەبەستی ئەوە تەوقیف بکرێ حالەی مەکتەبی دیراسەی لێکۆڵینەوە بکرێ بۆ ئەوەی کەسایەتی ئەم نەوجەوانە و ئەو نەخۆشیانی کە هەیەی و ئەو هۆکارانی کە پاڵی پێوەناوە بۆ ئەنجامدانی ئەم تاوانە ویان لە حاڵەتێکە ئەگەر نەوجەوانێک تاوانێک ئەنجام بە سزاکەی لە سێدارەدان بێ یعنی سزای ئەو تاوانی کە نەوجوانەکە ئەنجامیە سزاکەی لە سێدارەدان بێ تەنیا لەو حاڵەتە ئەبێ دادوەری لێکۆڵینەوەی نەوجەوانان تەوقیفی کە بە مەرجێ لەو کاتەشە ئەبێ 15 ساڵی تەواو کرد بێت تەمەنی بۆ ئەگەر وانە بێ ناتوانێت کۆمەڵێ مافی تر بۆ نمونە کاتێ نەوجەوان لە کاتی دادگاییکردنا دادگاییە کرێ ئەو دەستەیە طبعاً دادگای نەوجەوانان پێگیە لە دەستەیەک لە قازیەک و لە دادوەرێکی بەڕێز و لەگەڵ دوو ئەندامەکەی تر ئەبێ کەسێکیان لە بواری نەفسی و لە بواری دەرونی نەوجەوانە شارەزا بێ و ئەزمموی هەبێ زیاتر لە 5 ساڵ وە کەسەکەی تریش ئەبێ کەسێک بێ کە لە بواری علمی جینایی و ئەوانی کە پەیوەندی بە سپاس بەرم دێمە وڵات بۆەوەی درێژە بە لایەنە یاخود شیکارە قانونیەکە بکەی بۆ حاڵکەڕن کاک سەروەردێمە لای تۆ وەکو توێژەرێکی دەرونی وەکو کەسێک کە ماوەیەکی زەمەنی زۆرە تۆ لەگەڵ نەوجەوانان کار دەکەی ئەو مافانی کە کاکبەرهەم لە قسەکانی ئاماژەی پێدا کە بۆ نەوجەوان لە یاساکە دەستەبەرکراون پێت وایە گەر لەسەر هەرێمی کوردستان قسە بکەین ئەم مافانە بۆ نەوجەوان دەستەبەرکراوە و کاری پێکراوە و بڵین ئەوان چۆن بڵین تەمەتوع بەو مافانەوە ئەکەن خۆی نەوجەوانان کۆمەڵە مافیان هەیە لەو کاتانەی کە تووشی دەیان دەرگیری کێشەیەکی یاسایی دەبن و حتا لەو کاتانش کە توش نەبوون چۆن تۆ ڕێنماییانەکەی چۆن تۆ وشیاریانەکەیتەوە لەوەی کە تووشی کێشەی یاسایی نەبن بەڵام لانی کەم کە تووشی کێشەی یاسایی ئەبن یان تێوە ئەگلێن لە یاساوە مافی ئەوەی هەیە کە پارێزەرێکی بۆ دابین بکرێەوە مافی ئەوەی هەیە کە کەسوکاری لێ ئاگادار بکرێتەوە لانی کەم لەو کێشەی کە ئەو تێکەوتووە بە زووترین کات لێ ئاگادار بکرێتەوە و ئەشکەنجە نەدرێ لەو کاتانی کە لێکۆڵینەوەی لەگەڵاکرێت چونکە ئەومان بیر نەچێ عێراق یەکێک لە وڵاتانەی کە ڕێکوتنامەی مافەکانی مناڵانی ئیمزا کردووە واژۆی کردووە لە چەند بەندێکە ئاماژە بۆواکەوە جگە لەوەی کە کۆی بەندەکانی مافەکانی مناڵان ئیش لەسەرواکە کە چۆن منداڵان کە لەو قۆناغەیان لەو شێوازە یاسایی کە بۆ تەمەنی منداڵ دانراوە تا 18 ساڵ لەو تەمەنەیە نەوجەوانی ژەگرێتەوە چەند بەندێک ڕێک باز دەواکە کە چۆن منداڵان لە ڕووی یاساوە پارێزراو بوون و چۆن کاتێک کە بەر یاسا ئەکەون یان تێوە ئەگلێن لە یاساوە چۆن پارێزراو بن یەک لەو بەندانە بەندی 37 ئەشکەنجە و گرتنە کاڵە منداڵ دەبێت پارێزراو بێت لە ئەشکەنجە و گرتن واتە بەپێی ئەم یاسایە بەپێی ئەم بەندە ئەبێ دادگاکانی ئێمە و بنکەکانی پۆلیسی ئێمە پابند بن بۆی کاتێ منداڵ تێوە ئەگلی لە یاساویان هەڵەیەکەکە ئەبێت دوور بێ لە ئەشکەنجە و دوور بێ لە حکمی ئەعدام و حکمی ئەبەدی و دووریش لە گەورە دابدرێ هەنی تێکەڵی چەند کراوە بەداخەوە لە هەندێک شوێنە لە بنکەکانی
پۆلیسا نەک لە ناو نەوجوانان خۆی لە بنکەکانی پۆلیسا کاتێک کاگیرێن بەر لەوەی بگەنە ناو نەوجوانان چونکە نەوجوانان مامەڵێکی تایبەتیان بنکەی پۆلیسی نەوجوانان و خانەی تێبینی نەوجوانان و چاکسازی مامەڵێکی تایبەتتریان لەگەڵاکەن باشتریان لەگەڵاکەن بەڵام لەو بنکانی کە لە دەرەوەی شارەکان یا لە ناو شارەکان بەر لەوەی بگاتە دەستی ئەوان فعلەن لە هەندێک کاتە تونند و تیژیان بەرامبەر نوێنرێ و لە هەندێک کاتە لەبەرەوەی شوێنێکی جیاواز نییە بۆ دانانی منداڵان لەگەڵ گەورەکان دانرێت کە خۆی ئەمەش غەڵەتێکەوە لادانە لە هەندێ یاسا و ڕساکە بۆ نەوجوانان دانراوە و هەروەها ئەبێت ینی ئەم خەلەلانە هەیە کە نابێت لەو شوێنانە بهێڵرێتەوە بۆ ماوەیەکی زۆر و نابێت ئەشکەنجە بدرێت واتام حاڵەتانەوە و یەکێک لە بەندەکانی تریش کە بەندی چلە ئەڵێ و منداڵی تاوانبار دەکرێت دەبێت تەمەنی لە بەرچاو بگیرێ و بە شێوەیەکی وا ڕەفتار لەگەڵ بکرێت کە کەرامەتی لەکەدار نەبێ و مافەکانیشی لە بەرچاو بگیرێ و ڕاوێژکاری یاساییشی هەبێ لێرەیە بەداخەوە کۆمەلگای ئێمە کللتوری ئێمە وایە و هەروەها جاری وا هەیە لە بنکەکانیشە کاتێک منداڵێک تێوە ئەگلێت لە یاساوە و کاتێک بە تاوانێک یان بە کەتنێک تێوە ئەگلێ لە یاساوە سیرەکەی لە چوارچەوەی کۆمەڵایەتە ئەم هەڵەیە بۆ یەکرێ بە هەڵەیەکی گەورە و سەراپای تەمەنی ئەم هەڵەی لەگەڵا بێکە بەداخەوە ناکرێ ئێمە زەڕبێک بەسەر کەسێکا بێنین لە تەنها هەڵەیەکەوە ئەکرێ ئەم کەسە چاکسازی تیا بکرێ ئەکرێ ئەم کەسە بە شێوەیەک ڕابێنرێتەوە کە نەک وەکو کەسێکی ئاسایی بەڵکو وەکو کەسێکی بەسوودی لە دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی تایبەت بەوەی کە مامەڵە لەگەڵ نەوجەوانان دەکەن تا چەند مافەکانی نەوجەوان ینی دەستەبەر کراوە و پێشێل نەکراوە و ئەگەر پێشێل کراوە و وەکو نەوجەوانێک مامەڵیان لەگەڵ نەکراوە وەکو مناڵێک بڵێن تەعاملی لەگەڵ نەکراوە بۆچی ئەمە کراوە ئایا بە ئەن قەستە یاخود ئیرادەیەک نییە بۆەوەی ئەمە بکە تا ئێستاش من پێتەڵم دوو شوێنمانێ بنکەکانی پۆلیسمان هەیە لەگەڵ بنکەی چاکسازی تا ڕادەیەکی باش لە بنکەکانی چاکسازیە مامەڵیان لەگەڵاکرێ بەڵام هەندێک هەڵی تەکنیکییان هەندێک کێشە هەیە کە ئەبێتەوە بە کێشە بۆ نەوجوانان ئەگەر دەرفەتە بە ئێستا باسیەکەم مەسەلەن یەکێک لەو شتانی کە وا ئەکات نەوجوانان بە مافەکانی خۆیان نەگەنەوە توش کێشە بن تێڕوانینی ئەو کەسانی کە مامەڵە لەگەڵ نەوجوانانەکەن بۆ نمونە لە بنکەیەکی پۆلیسە کەسێک باوەڕی وایە تەنها ئەتوانێت لە ڕێگەی لێدانەوە بگاتە نەتیجەیەک لەوەی کە ئەم کەسە تاوانێکی کردویا تاوانێکی نەکرد و باوەڕی وایە لە بەس تەنها لە ڕێگەی سزادان و ئەشکەنجەدانەوە ئەگاتە ئەوەی کە ئەو منداڵەیان ئەو نەوجوانەوە لێ بکە کە جارێکی تر نەگەڕێتەوە سەر تاوانەکە ئەمە لە بنکەکانی پۆلیسە لە شوێنەکانی ترە کە نەوجوانی تیان ڕاگیرێ ئەو کێشە تەکنیکیانەی کە لە ناو بنکەکانە هەیە بۆتە کێشە بۆیان بۆ نمونەیەکی لەوانە شێشەی بینایە ینی هیچ بینایەکی چاکسازیەکانی نەوجوانان و خانەی تێبینی نەوجوانان لە هەولێر و دهۆک و سلێمانی شیاو نین بۆ ئەوەی کە نەوجوانانی ڕابگیرێ ڕێژەیەکی زۆر منداڵ جاری وا هەیە لە شوێنێکی بچووکایە بینایەکی بچووکیانێ شیاو نییە هەموو مادە قانونیەکان ئەوانەی بۆ نمونە کەسێک ئەگەر کێشەی یاسایی لەگەڵ کوشتنا هەبوو بێ کێشەیەکی بەسیتی هەبوو بێ یان جاری وا هەیە کەسێکی پەرتەوازەی و کەسی نییە بە مادەی 24 پەرتەوازەی یان چۆن بڵێ ئەو کەسێکە خانەیەکی نیە ئەیبەنە ئەوێ ئەگیرێت هەموو ئەم مادانە تێکەڵەکرێن خۆ نیەتێک هەیە لە ناو چاکسازی خۆیان کە ئەڵێ فعلەن ئەمە کێشەیە توێژەرەکان باسێکن بەڕێوەبەری چاکسازی باسێکە هەمویان باسێکن کامە کێشە بەڵام هەنگاو لێنراوە لە حکومەتەوە بەڵێ تۆکو چالاکێک وەکو کەسێک کە ئاگات لە نەوجوانانە و تعاملیان لەگەڵاکەی هیچ داتایەکتان لەبەردەستەکە لەو جێگایانەی کە نەوجوانانی تیا ڕادەگیرێن یاخود دەست بەسەر دەکرێن یاخۆ زیندانی دەکرێن بە شێوەیەکی خراپ و بڵین نامرۆیانە مامەڵیان لەگەڵدا کرابێت وەکو داتا من داتایەکی وام لانیە بەڵام وەکو مامەڵەی نامرۆڤانە کە بڵێ بە شێوەیەکی زۆر خراپ لە ناو خانەکانە مامەڵەیەکی زۆر خراپیان لەگەڵا ناکرێت بەڵام لە بنکەکانی پۆلیس لە هەندێک بنکەی پۆلیسی شکاتێکە منداڵەکە بەر لەوەی بگاتە چاکسازیان بەر لەوەی بگاتە خانەی تێبینی نەوجوانان مامەڵی خراپیان لەگەڵ بەبەستەوەی ئەو پۆلیسەوە پەروەردە نەکراوە کە کاتێک من ڕێکبوونەوەی دەبێت لەگەڵ مناڵێکە چۆن ئەوە بڵێم کە ئێمە پێویستمان بەوەیە کۆی ستافی ئەو کەسانی کە مامەڵە لەگەڵ نەوجوانانەکەن ڕاهێنانی تایبەتیان بۆ بکرێ لە توێژەران کە خۆمانەگرێتەوە و هەروەها لە برادرانی پۆلیس لە هەموو ئەو کەسانە و حتا ئێستا هەنگاو هەیە بۆ مەسەلانە کە چۆن لە هەر بنکەیەکی پۆلیسە کەسێک ڕابێنرێ کاتێکە نەوجوانێک دێتە ئەوێت چۆن مامەڵە لەگەڵ نەوجوانەکە بکات چۆن مافەکانی خۆی پێڵێت چۆن بیپارێزێ و چۆن ئاڕاستی ئەو شوێنەی کن کە تایبەتمەندەکە بنکەی پۆلیسی نەوجوانانە دواتر بنکەی
بنکەی پۆلیسی نێوجوانان ئەگەر کێشێکی یاسایی بوو پێویستی بێ کۆڵنەوە بۆ ئەیکاتە ناوخانەی نەوجوانانەوە و بەشێکی فعلەن پەیوەندی بۆیە کە ئێمە بە شێوەیەکی باش ڕانەهێنراوین ویان جاری وا هەیە بۆ نمونە ئەو کێشەی ئێمە ئەیبینین لە ناو خانەیە باوەڕ کە ئەوەت توێژەریان کەمە فریان ناکەون بۆ نمونە ئێمە شتێکمان هەیە پێویستێت چاکسازیکردن ینی خۆ هەر ئەوە نییە منداڵێک تاوانێکی کردووە بیهێنی داینێت و یەکسەر دوای حکومەکەی تاوا فڕی دەیتەوە ناو کۆمەلگا ئێمە پێویستە دووبارە ڕاهێنانەوەیان بۆ بکەین بۆ ئەوەش قسەی لەسەرەکەینەوە کاکارەز دێمەوە لای تۆ قسەی لەسەرەوە کرد کە بڵین لە خانەکانە نەقسی یاخود کەمی توێژەر هەیە هۆکاری ئەمە چییە ماشەڵڵا ئێمە ساڵانە ینی ژمارەیەکی زۆر کەسانی شارەزای کۆمەڵناس و توێژەری کۆمەڵناسی ینی چۆن بڵێ دەرەچن لە زانکۆ و تەخاروجەکەن بۆچی ئیسیفادەیان لێ نەکراوە بڵێ بن ئەفو حەزەکەم پێشەوە شتێک ڕوون بکەمەوە دوای ئەوە قسە لەسەرەوە من بەڕێوبەری خانی نەوجوانانم نەک خانی نەوجوانانی چاکسازی باڵین لە ماسکە سەلامە بەڵام بە حکمی ئەوەی چەند ساڵێک لەوێ ئیشم کردووە لە گەوران لەگەڵ چاکسازی گەورانی شابووی بڵێ لەبەرەوە باڵێن کەمێک شارەزایی لە ئیشوکاریان هەیە ئەوەی کە کاکسەرۆر باسی کرد مەسەلەن تێپەڕبوونی نەوجوانان بەو مەراحیلانەیە من ئەوەی تێبینیم لەسەری هەبێت ئەوەیە کە نەوجوانان کاتێک ڕوبەڕووی کێشەیەکی یاسایی ئەبنەوە یان ڕوبەڕووی هەر گرفتێگە بنەوە لە بنکەکانی پۆلیس و ئەوە مەسەلەن وەکوی کاکسەوەریش باسی کرد مەسەلەن ڕنگ بێت ڕوبەڕووی کێشە بنەوە لەبەرەوەی ناتوانرێ مامەڵێکی دروستیان لەگەڵا بکری هەرچەند یعنی ئەوە پێویستە لە هەموو شوێنێک پۆلیسی تایبەت هەبێ و ڕێهێنانی تایبەت ببینێ من بۆ خۆم لە ئیتالیا لەوێ دەورێکی یەکمانگیم بینی لەسەر ئەو بە بڵێن چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ ئەو نەوجوانانە یا لەگەڵ ئەو سزادراوانی کە ئەگیرێن ئەبێ ئەو پۆلیسانەش کە مامەڵە لەگەڵ ئەواناکەن 2 ساڵ دەوریان بینی بێ ئەگەر هاتوو 2 ساڵ مەجال نەبوو ئەو 2 ساڵە دەورە ببینن کە ئەو علمانی ئەی خوێنن هەمووی با بڵێن علمی بیولۆژی و سایکۆلۆژی و کۆمەڵایەتی و جینایی ئەوانەیە ئەوە ئەبێ 6 مانگی چڕوپڕ دەرز بخوێنن کە ئەو 6 مانگە نابێت ئەمە تا ئێستا لێرە نەکراوە ئەمە تا ئێستا لێرە نەکراوە کاگارەز دوای 2 دەیە لە حکومڕانی لە خۆبەڕێوەبردن بۆچی تا ئێستا ئەمە نەکراوە وەڵاهی جا ئەوە بڵێم ئەوە بۆیە کەم تەرخەمی ئێوەیە وەکو چالاکانی بوارەکە یاخود مەسەلەکە چییە وەڵاهی ئێمە ئەوەی پێمان کرابێت کە باسمان کرد بێت لە هەموو شوێنێک باسمان کردووە ئیتر خۆ ئەوەش خۆ دەزانی تەنفیسکردنی بەدەست حکومەت و ئەوە بێ پلانی ورد و استراتیژی و مەسەلەن دوورخایانی بۆ دابندێت یعنی ئێمە ئەوەی لە دەسەڵاتمانە هەبوو بێک ئەوە بۆ کە باسمان کردووە بڵێ بەڵام بەنسبەت ئەوەی کە نەوجوانان یەنە خانەکانی نەوجوانان لە خانەکانی نەوجوانان باڵین لەوێ کۆمەڵێک توێژەری لێیە توێژەری کۆمەڵایەتی و دەرونی ئەم توێژەرە کۆمەڵایەتی و دەرونیانە توێژەری زۆر باشن و کاری زۆر باش ئەکەن لەگەڵ ئەو نەوجوانانی کە لەوێن بەڵام ئێمە کاتێک ئەڵێن کە مناڵێک یا نەوجوانێک داخلی نەوجوانان ئەبێت ئەچێتە کوێ ئەچێتە چاکسازی با بڵین چاکسازی بە مانای چیت یعنی مهم ئێمە لێرە باسیەوە بکەین چاکسازی لە چەند خاڵێکە خۆی ئەبینێتەوە خاڵی یەکەم بوونی توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونیە کە ئەم توێژەرە کۆمەڵایەتی و دەرونیانە ئیش لەسەر ئەو بیر و بۆچوونە غەڵەتانە ئەکەن خاتئانە ئەکەن کە نەوجوان هەیەی بەرامبەر بە بەدەستێنانی شتەکان بەرامبەر بە توندوتیژی بەرامبەر بە مامەڵەکردن بەرامبەر بە هەر شتێک لەوانە یان کار لەسەر چاکردنی ئەو سلوکانەکەن یان ئەو ڕفتارانەکەن کە نەوجوان بە شێوەیەکی غەڵەت وەری گرتووە و پراکتیکیانەکات و ئەوان هەڵەسن گۆڕانکاری جەزری لەم بیر و بۆچوونانە یا لەم سلوکانی نەوجوانانەکەن ئەمە خاڵی یەکەمە بۆ چاکسازیکردنی نەوجوانان خاڵی دووەمی چاکسازیکردنی نەوجوانان ئەوەیە کە پەروەردە بکرێت پەروەردەکردن چ لە ڕووی لەلایەنی پەروەردەیی چ لەلایەنی خوێندن ئێمە ئەگەر سیرێکی زۆربەی ئەوانە بکەین کە سزا ئەدرێن چ لە نەوجوانان چ لە گەوران یا ئەوانشی کە تەوقیفەکرێن سیرکەین زۆربیان ئەوانن کە لە چینی نەخوێنەوارن و لەو چینن کە ئاستی خوێنەواریان زۆر نزمە بۆی ئەگەر بتوانرێت لەو شوێنانەیە ئاستی خوێنەواری ئەو کەسانە بەرز بکرێتەوە ئەوە ئەتوانێت لە عیلەتە سەرەکیەکان نەخوێندەواریە بڵێ نەخوێنەواریە و کەمی نەوجوانەکە خۆی چ دایک و باوکی کاریگەری دەبێت بڵێ چ نەوجوانەکە چ دایک و باوکی من ئێستا ئەمە دوایەوەی باسی ئەو پرۆسەکانی چاکسازیم کرد لە ناو نەوجوانان باس لە مەرحەلەی پێشەوەشەکەم
و خاڵی دووەم وەکو باسمان کرد لایەنی پەروەردەیی خوێندنە. خاڵی سێهەم کە خاڵێکی زۆر مهمە فێرکردنی میهنەیە بە نۆجوانان. زۆرێک لەو نۆجوانانی کە تووشی با بڵێن کێشە ئەبن لە دەرەوە، تووشی هەر کێشەیەکی یاسایی یان گرفتێکە بن لە دەرەوە، زۆربەی هۆکارەکەی ئەوەیە کە ئەمانەی بێکارن، کاتێکی فەراغی زۆریان هەیە، یان ئەمان با بڵێن کۆمەڵێک ئارەزوو هیوایەتیان هەیە کارێکیان نییە بەدەسەوە یان پاریان بەدەسەوە بمبورە گەردوای ناوبڕەکە قسەکانت تەواوکەی ئەبێت ناوبڕێک وەرگرم بینەرانی ئازیز ناوبڕێک و بەردەوامە بین لە گفتوگۆکەمان.